کاوە محەممەد ئەحمەد ناسراو بە کاوە گەرمیانی یەکێک لە دیارترین ئەو ڕۆژنامەنووسە بوێرانەی لە هەرێمی کوردستاندا بوونە قوربانی قەڵەمەکەیان و لەسەر ئاشکراکردنی گەندەڵی و ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتداران لە شەوی 5 کانونی یەکەمی 2013 لە بەردەم ماڵەکەی خۆیدا و لەم خانووەدا لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوەوە تیرۆر کرا. پەیامی ئەمە لە ماوەی 12 ساڵی تیرۆرکردنی کاوە گەرمیانی هەروەکو پەیامی یەکەم ڕۆژمان وایە. داکۆکیکردنە لە بەدەستهێنانی حەق دش بە زاڵم و زۆرداران. ئەو ڕێگای کاوە گەرمیانی گرتی بووی شۆڕشێک بوو دش بە نادادی. ئێمەش هەم بە هەمان شێوە دش بە و نادادی هەمیشە هەم لە نێو خۆپیشاندانەکانە بووین و پێشتری شەهر بووین و ئەو ڕێگەی کاوە گەرمیانی و هاوڕەکانی گرتبیانەیە بەر ئێمە درێژەمان بەو ڕێگەیەداوە. ئێمە لە 12 ساڵی تیرۆرکردنی کاوە گەرمیانیە ئەوەی دووبا دەکەینەوە وەک چۆن لە ساڵانی ڕابردوودا خەومە لە چاویان زڕاندبوو بە هەمان شێوە هەر بەردەوام دەبین تا وەکو خۆیان ڕاست دەکەنەوە داوەکو دادگاکان عەدالەتیان بۆ دەگەڕێتەوە چونکە کاوە گەرمیانی تا خۆی مابوو بەدەست دادگاوە هاواری بوو لە دوای خۆی دیسانەوە ئێمە بەدەست دادگاکانەوە هاوارمانە. دیارە کەیسی کاوە گەرمیانی هاوشێوەی کەیسەکانی تر لە هەرێمی کورسان کە پێک بێت لە کەیسی ڕۆژنامەنووسان کەیسەکانی شەیدان و حەبەی شوبات کەیسەکانی تری ڕێگای نان و ئازادی هەموو ئەم دۆسیانە بە حکمی دەسڵاتی یەکەمی هەرێمی کوردستان دادگاکان قۆرح کراوە و ڕۆڵی سەرەکی دادگاکان ڕۆڵێکی سربەخۆ و ئازادانە نین لە بڕیاردانانە بۆیە هەمیشە ئەم دۆسیانە بەداخەوە لە بەرژەوەندی ئەواندا دەشکێنرێتەوە بەڵام لە هەمان کاتیشدا ئەمە دەلالت لەوە ناکات کە ئێمە وەکو خانەوادی کاوە گەرمیانی بە تێپەڕبوونی کات چاوپۆشی لەو دۆسیەیە بکەین و لە پاڵ ئەمەشدا پشتیوانی ئازادی خوازان ڕۆژنامەنووسان ئازادی خوازان بە تایبەتیش ڕێکخراوەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و کوردانی تاراوگا ئەمە با بڵێن پلانێک و لە هەمان کاتیشدا پشتیوانێکی گەورن بۆ ئێمەمانان بۆی بتوان لەسەر پێی خۆمان بۆسین بۆی بتوانین زیاتر لە جاران بە گڕوتینەوە تاوەی تیرۆرکەری ڕاستەقینەی کەیسی کاوە گەرمیانی بکرێت کە ڕاپێچی دادگا بکرێت. بەر لە تیرۆرکردنی کاوە گەرمیانی بە بوێری و لێهاتووی لە بڵاوکردنەوەی راپۆرت و نووسینەکانیدا لەسەر گەندەڵی و پێشەرکارەکانی ژمارەیەک بەرپرسی باڵا ناسرا بوو بە هۆیەشەوە چەندین جار هەڕەشەی کوشتنی لێکرا بوو. خانەوادە و هەپیشەکانیشی جەخت لە ڕۆیشتن بە ڕێگەی دژی ستەم و گەندەڵی دەکەنەوە. کاوە بەو تایبەتمەندی کە خۆی هەیە بوو بێزە زەحمەتە بتوانرێ کەسێکی تر جێگە بگرێتەوە و ئەو تەرزە لە ئیشەی کە کاوە ئەی کرد و ئەو گرنگیدانە و ئەو بە دۆدا چوونانە بەڕاستی بۆ شایەکی زۆری دروست کردووە. بەڵام ڕەوڕەوەی ئازادی هەر ناوەستێ هەر بەردەوامە بێت و ئەوانەی کە پێیان وابوو بە تیرۆرکردنی کاوە دەنگی ئازاد کپەکەن سەریان لە بەردیدا چونکە ڕەوڕەوەی ئازادی هەر بەردەوامە بێت و بە ئەو تیرۆریست و شەمشەمە کوێرانە ڕاناگیرێ. ساڵانە وەک یادەوەریەک بۆ شەهیدانی قەڵەم و پێداگری لەسەر ئازادی ڕادەربڕین لەسەر گڵکۆکەی و لە گۆڕستانی کەلاری کۆن و شوێنی تیرۆرکردنی لە گەڕێکی سەرکەوتن لە کەلار مەراسیمی جیاواز بەڕێوە دەچێت. پەیامی سەرەکی ئەم یادانەش بەرزڕاگرتنی یادی کاوە گەرمیانی و شەهیدانی دیکەی قەڵەم و ڕەخنەگرتنە لە بەردەوامبوونی پێشەلکارەکان دژی ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.